هەر دایک و باوکە و دەستی منداڵەکانی گرتووە و دەیانەوێت بۆ یەکەم جار بە قوتابخانە، پۆل، کتێب، قەڵەم و پێش هەموو ئەوانەش بە پەروەردەیان ئاشنا بکەن و بێد و دڵی ئایندەی منداڵەکانیان بە مامۆستاکانیان دەسپێرن. دایک و باوکان هیواخوازن قەیرانی موچە کۆتایی بێت و ئەم ساڵی قوتابیەکانیان وەک ساڵانی ڕابردووی منداڵەکانی دیکەیان نەبێت. وە هیوادارم ئەم ساڵ سیاسیەکان چیتر بەرژەوەندی شخصی خۆیان نەخەنە سەر و بەرژەوەندی خەڵکیەوە. هیوادارم گرفتی موچە چارەسەر بکرێ، کێشەی دارایی لە هەرێم چارەسەر کرێ، کێشە سیاسیەکانی بینی پارتەکان تێکەڵ بە کێشەی خەڵکی و پرۆسەی پەروەردە و خوێندنی باڵا ئەوانە نەکرێ. هیواخوازم بایکۆت نەبێ خوێندنگاکان بەردەوام بن بۆیە نەبێتە هۆی زەرەری منداڵەکانمان و دوا ڕۆژێکی ڕوونیان هەبێت. یەکێک لە سیما جوانەکانی کرانەوەی وەرزی نوێی خوێندنی هەموو ساڵێک هاتنی پۆلێک لە کوڕ و کچیژی کەڵەی نوێیە کە بەبێ توانایگرتنی قەڵەم و خوێندنەوەی نووسین دێن و بەڵام دواتر و لەگەڵ کۆتایی هاتنی ئەم پرۆسەیەوە بە مەبەستی خەڵک و خاک و هەریەکە و بڕوانامەیەکی جیاوازەوە لێی دێنە دەرەوە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا زۆر خۆشحاڵم کە مەکتەب کرێتەوە و بەردەوام بێت، کێشەی موچە نەمێنێ بۆی یعنی مێشکی مامۆستاکانیش مرتاح بن کە بتوانن بە جوانی وانە بڵێنەوانێ و مناڵەکانیش دڵخۆش بن کە موچە بێ هەموو مناڵێک و کەسێ دڵخۆشە بێت، ئەتوانن هەموو پێداویستەکانن بە ئاسانی جێبەجێ بکرێ. مێدەواری ئینشاڵڵا کێشەی موچە بە تەواوەتی چارەسەر ببێت و بگەنە ئەوەی کە مامۆسای تر چیتر چاوەڕوانی ئەوە نەبێ هەموو سی ڕۆژارە موچەی خۆیان وەرگرن لە کاتی خۆیان چون معاش یعنی معیشەت و مافێکی سەرەتایی و حەقێکی شایستەی خۆیانە ئەوان ئەرکە بینن پێویستە لە پێناو ئەرکەشە مافەکانی خۆیان بە شایستەیی وەربگرن. ئەم ساڵ لە 21 ئەیلول مانگی نۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی نوێی خوێندن بوو. قوتابیان لە هەموو ئاستە جیاوازەکان ڕوو لە ناوەندە ئەکادیمیەکانی خۆیان دەکەنەوە، بەڵام زیاتر لە 10 ساڵە بێباکی حکوومەت لە ئاستی بژێوی ژیانیان مامۆستایانی ناچار بە بایکۆت و ناڕەزایی کردووە و بەو هۆیەوە پرۆسەی پەروەردە نەیتوانیوە ڕێڕەوی ئاسایی خۆی وەربگرێت.